سڵاتان لە بیاسان و خۆشەویستان ئێوارەتان باش دڵخۆشین لە بەنامەیەکی تری ڕۆژین لە ئێوارەیەکی تر لەگەڵ ئەوەی خۆشەویستە بەردەوامە بین بە خۆشحاڵی ئەم ئێوارەش لەگەڵ شیرین باسی دوو پرسی گرنگەکەین. تاوان پرسی ئەمڕۆ بەڕاستی ئەو گۆڕانکاریە پرسە ئیداریانەیە کە لە شاری کەرکووک لە ماوەکانی ڕابردووە ڕوویاندا پرسی ئاڵوگۆڕی پارێزگاری کەرکووک بوو، هەروەها پرسی ئاڵوگۆڕی هەندێک پۆستی ئیداری ترش بوو و زیادکردنی هەندێک پۆستی تر بوو لە ناو پارێزگاری کەرکووک. جا ئەمڕۆ بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەو پرسانە ئاوەستین. ئەزانین کە بەڕاستی شیرین پێشەوە سڵاو لێبێت چۆن سڵاو لێبێ خەریک دیسا منە بیرچێ زۆر سپاس. وەکە زانین کە بەڕاستی چەند ڕۆژێکە جۆرە ناڵێن ینی ترس دروست بووە، بەڵام بێمتمانەیە هەر یەک لەو بابەتانەیە لە ناو خەڵکی دروست بووە بۆەوەی کە بە خۆشحاڵیەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەڕێز ڕێبوارتەکە کاتێک کە پارێزگاری کەرکووک بوو بەڕاستی کارەکانی شاید حاڵی ئەوەن کە چەندێک چۆن بوو چۆن نەبوو و چەندێک باش بوو. بەڕاستی جا خەڵک ترسێکی هەیە بەڕاستی شیرین لەسەر ئەوەی کە پارێزگار گۆڕاوە بۆتە پارێزگار ئێستا بۆتە کەسێک لە نەتەوەی تروکمان. تر ئەمە قسە و باسێکی زۆر بەلای خەڵکایەنە بەڕاستی کارگەیشتەوەی کە خەڵک خۆپشاندان کە بۆ ئەوەی کە بەڕێز ڕێبوارتەهالانە دەن، بەڵام ئەوەی ئەزانین کە ڕێکەوتنێک کرابوو بە لە 2 ساڵ بە لە ئێستا لە هۆتێل ڕەشید بەغداد لەوێ ڕێکەوتنێک کرابوو کە بە درێژایی 6 بۆ 7 ساڵ پارێزگار لایەنێتەوەی عەرەبوو بۆ ئەو ڕێکەوتنەوە پارێزگارێکی کورد لە شارەکە دانراو بە شێوەیەکی گشتی ئاشتەواییەکی نێوان پێکاتەکان لەو دوو مانگەیە سەقامگیرێکی باشی بەخۆیەوە بینی. ئەوەی کە ئێستا هەبوو جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بوو، بەس ئێمە زیاترش هەنگاوانین باسی ئەوەکەین کە ڕێکەوتنەکەش جێبەجێکراوە ئێستا دەبێت بارودۆخمان باشترش بێ. جا چۆن باشتر بێ و چۆن باشتر نابێ ئەمڕۆ باسی ئەو پرسە گرنگاکی وەنیە شیرین بەڵا بەدڵنیەوە جاڕای بین بڕاستی من ئەو شتم بەردام بوو تو ئەم بابەتە بۆ شاری کەرکووک شتێکی سوپرایز نییە، شتێکی ئەوە نییە کە بڵێن وەکو هەژەندێک مامەڵەی لەگەڵدا بکەین، بەڵێ شتێکی چاوەڕوان کراوە چونکە ئێمە برا تورکمانێک و برا عەرەبێک و برا کوردێک بێکەوە لە شارەکەیە ئەژین هەرچەندە جیاوازی زمان و جیاوازی نەتەوە ئاینمانەیە، بەڵام یەکترمان قبوڵ کردەوە. ئەنجا پیرەمێردی شاعیر قسەیەکی جوانی هەستەکەم بۆم ڕۆی کەرکووکە بێڵێ ئێمە بۆیە بەردەوام ماڵمان وێرانە دەستکی تەورەکە داری خۆمانە. ئەنجا بابەتە ڕەنگە لەم بابەتەیە دەستی تەورەکە هەر زۆر لە خۆمان داری خۆمانە هەر بەڕاستی بۆیە ئەم نیگەرانەی کەوتوتە ناومانەوە چونکە خۆمانی نەم گۆمە ئەلەنجێنین و ترس دروستەکەین لە ڕاستیدا ئەگەر لە ڕوویەکی ترەوە سێریکەین ڕەنگە بابەتەکە ئەوە نەبێت بگرە ڕەنگە دۆخەکە باشتر بێت یاخود درێژە پێدەری ئەو ڕەوتە بێت کە بەڕێز پارێزگاری پێشوو ڕێبوارتەها هەنگاوی لەسەر هەڵچنیوە و ئەم پارێزگارە درێژەی پێبدا ئەقی چێکە با مەجال بە براکانی ترمان بدەین ئەوانیش لەسەر حکم بن بزانە چیمان بۆکەن بە خۆشحاڵی ئەوم پرسە تاوتوێکەین لەگەڵ ئەندازیار مۆیەت خازی ڕاشکاری پارێزگاری کەرکووک لێرە ئەمڕۆ بەڕاستی بە خۆشحاڵی و کاتی خۆی بێن بەخشی. کاک مۆیەت بەخێر. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ بینەران. سپاس بۆ ئامادەبوونت بەڕێزم. تاوان کە کاک مۆیەت ئێستا بۆتە ڕایشکاری پارێزگاری کەرکووک بەڕاستی پیرۆزبایش لێکن کاک بە هیوان کە بتوانیت لە ئاستی ئەو متمانەی خەڵکابی چ لە ڕابردووشە و چ لە ئێستاشە بەڕاستی. تۆ پێم وایە ئەم پرسی ئاڵوگۆڕە چۆنە بینی کاک مۆیەت بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ من ئێمە لە ناو شاری کەرکووکی ئەیبینین کۆمەڵێ سایت و تەلەڤیزیۆن و ڕاگەیاندن و لایەنی تر کە وەزعەکەیان ورژانەوە بە عەقارێکی خراپ بردویانە. ئەمە بەداخەوە ئێڵێم ناکرێت تۆ لە ڕاوکێ بکەیتە ناو خەڵکی خۆمان. ئەمە ئێمە بمانێ و نەمانەوێ ئیتفاقی کراوە، هەر بە ئیتفاقیش ئێمە هاتوین. هەر شتێک کە ئیتفاقی لەسەر بوو حتمما ترسی ناوێت. خۆ ئەم وەزعە بە شەڕ نەبووە بە ئیتفاق کراوە کە ئیتفاقە بوو یعنی معنای کۆمەڵێک حەد و حودودی بۆ دانراوە، کۆمەڵێ گۆڕانکاری بۆ دانراوە. بۆیە ڕاستە ئێمە پۆستی پارێزگای کەرکووکمان لە دەستداوە، بەڵام لە عینە کاتشە کۆمەڵێ پۆست بەدیلی ئەوەمان وەرگردووە، زیاتر لە 13 پۆستمان وەرگردووە و لە هەمان کاتشە ئێمە خۆشبەختانە کاک ڕێبوار خۆی ئەمێنێتەوە لە ناو بینای ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بۆیە ئەمە ئەوە ناگەیەنێت کە ئێمە
في صفر كرابيتين ياخذ بترسين كركوك بجيبيلين ياخذ او بكين بعكس اما صلاحيات ما زياده ربيت راست مطلق نابين يعني بلين در الرقم يك نابين لمحافظه بلام العين كاتا اتفاق كراوه ك بتوافق سرجم بيكاتا كان بتوان الاداري شار بري وبرن شي عرب شي كرد شي تركمان اما من لو باورم خلقي دركي بو كردوه ك بيوز بدل الرابكي ناكات ومن اللي روى خلق اقداركم وكاما لناو بناي بارزغار كركوكين کاکڕێوارش لەوەیە و کۆمەڵە برادران ترشی لەوەیە و کۆمەڵێک ئەندامی ئەنجومەنی پارێزگای کوردی خۆمان لەوێ و ئێمە ڕۆژانە داکۆکی کاری سەرسەختی مافەکانە نەبین و ئێمە شەڕیان بۆکەین ئێمە نایڵین پلان بیژەڕن لەسەر نەتەوەکەمان و ئێمە لەوین دڵنیای نەکەینەوە وەکو وا بێت کە خۆیان لێوێ بن یاخود برای خۆیان لێوێت. شاڵیەوە بەڕاستی کاکمۆید ئێمە وەکو کاری خۆمان وەکو ئەرکی خۆمان وەکو میدیاکار بۆمان نییە ئەم ناومێدیانە ئیسپاتکەینەوە کە ئەم تۆڕۆژە لە شاری کەرکووک دروستوە بەڵام بە ئەرکی خۆشمان ێزانین دڵنیایی بدەینەوە بە هاوڵاتیانمان بە خەڵکمان چکە ئێمە دەنگی سەرەکی شارەکەین. کاکمۆید مشتمڕی ئەوە زۆرە کە دەڵێن ینی ئەمە قسەی من نییە بەڕاستی قسەی خەڵکە دەڵێن کەرکووک بە جۆرێکی تر فرۆشرا بە جۆرێکی تر مامەڵی پێوە دەکرێت چۆن ئێوە وەکو ڕاوێژکار لە پارێزگای کەرکووکدا دڵنیایی بە خەڵک دەدەن کە ئێوە بەڕاستی ئەمە بابەتی فرۆشن و کڕی نییە مە شاری خۆتانە و کورت هەمان پێگە و گرنگی جارانی هەیە لە شارەکەدا. باشە ئەمە بۆ ئەوەش ناڵێن کە ئێمە پۆستی سەرۆکی عێراقمان وەرگردەوە ینی بێ بڵێن وڵا سونە فرۆشتی نەخێر وانە هەموو شتێ عێراق بۆتە تەوافق بۆیە ئێمە بگەڕێنەوە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە باوەڕی بە ئاشتی هەبووە یعنی ئێمە بگەڕێنە پەڕێوی یەکێتی نیشتمانی کوردستان یەکێ لە دروشمەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئاشتیە دەبێت ئێمە بیر و باوەڕمان بە ئاشتی هەبێت بیر و باوەڕمان بە تەبایی هەبێت بیر و باوەڕمان لەم شارە بە برایەتی هەبێت بۆیە ئێمە هەمیشە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان زانیمانی ئێمە نەتەوەکانی تر هەن لە ناو شاری کەرکووک تورکمان عرب کورد و هاشور مەسیح دەبێت ئێمەش ئەو ڕێز لەو نەتوانێت تر بگرین و حتمما کە تۆ داوای ئاشتیت کرد دەبێت باچی بدەیت ینی بەڕاستی باجە دەیت اینجایەکی لە باجەکانەوەیە کە ئێمە ئەم اتفاقمان کرد لەبەرەوەی ئاشتی ناو شار بگەڕێنینەوە لەبەرەوەی ئێمە بتوانین ئەم شاری خۆمان بپارێزین ئەو پۆستەمان داوەتە برایانی تورکمان و حەقە ئێمەش وەکو ڕاگەیاندنیش ئەوە بگەین بە تورکمان برادرانی تورکمان یاخود برایانی تورکمانمان درک بۆ بکەن کە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە داوای ئاشتیەکە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم پۆستەی داوەتەوە لە دوای 100 و نازام چەند ساڵ ئەوەنە تورکمان ئەو پۆستی بەخۆی نەبینیوە یەکێتی نیشتیمانی کوردستانە باوەڕی بەوە هەیە کە تورکمان هێناوەم شارە باوەڕی بەوە هەیە کە عارەب هێناوەم شارە باوەڕی بە ئاشتی هەیە دژی شەڕ و ململانی و ناکۆکیە بۆیە من هاوڵاتیان ئاگدارەکەمەوە کە ئەمە شتێکی کاتیە ئێمە ئەومان لەبیر نەچێن ناسنامەی کەرکووک کوردستانیە ئێمە لە ناو شاری کەرکووکین و ئینشاءڵڵا سەلاحیەتەکانیش وەکو جاران نابێت سەلاحیەتەکان وادا بەشەکرێت کەس بێبەش نەبێت و کەس غەدری لێ نەکرێتە ناو شاری کەرکووک. زۆر باش کاکمێت بابەتێکی ترێ زۆر گرنگە بەڕاستی هاوڵاتیان زۆر باسیەکەن پرسی زەویزارەکانە کە لە شاری کەرکووک ئەزانی کە بابەتی ئەو زەویزارانە بە تایبەت لای منتیقی شوان و ساڵی و ئەوانە کە هەوڵێک هەبوو بۆ ئەوی بگەڕێتەوە بۆ ناوی ئەو کەسانی کە لەوێ نیشتەجەمەوە ناو وڵاتی کوردەکان جا بەڕاستی ئەمە ڕقسەی هاوڵاتیە کەوتی کە پارێزگاری کەرکووک گۆڕا بۆتە تورکمان ئیتر دەست لەو بابەتە بشۆن و ئیتر ناگۆڕێت تاپەکان ناگۆڕە بە ناوی ئێمەوە ئەم شتە پێ دوایە ئەمە شتێکی یاسایی و هەرەکرێ و پەیوەندی بە پارێزگارەوە نیە یاخود ئەگەر پارێزگارش بیەوە شتێک بکە ئێوە چۆن ڕێگری لەو بابەتە ئێمە ئەو قەرارە براری لەسەر درراوە لە سەردەمی کاکڕێبواریش تێپەڕیوە چۆتە زراعە و چۆتە ئەو جریانە ڕاستە ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەس کاتی ئەوێت هیچ کەسێک ناتوانێت چکەمە قەرارە یاسایە
یاسا بڕاری لەسەر داوە دەبێت جێبەجێ بکرێت بەڵامیتر لە چی کاتێک و لە چی ساتێکە ئەوە ئەمێنێتەوە خۆتان نەزانن عێراق تووشی قەیرانی دارایی بووە تووشی قەیرانی حکوومەت بێ حکوومەتی بووە و دەسەڵات دانراوە و میزانیە نیە ئەمانەتی هەموو تاسیری کردۆ بەڕاستی من تاکیدم ئەو بوارە چێتە بواری جێبەجێکردنەوە و تورکمانیش بە هەمان شێوە ناوم شارە ئەوان ئەڵێن ئێمەش هەروەکو کورد زەرمەند بووینە زەویمان داگی کراوە و تەسحێماندا و شەهیدمان هەیە ئەمانە بەڵام ئەمە ئەوە ناگەینێت کە تورکمان بتوانێت ڕێگر بێت لە داگیرکردنی زەوی بۆ یاخود گەڕانەوەی زەویەکان بۆ کورد من دڵنیام ئەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە هەر پێوەست بۆ بە پرسیارەی تۆ کاک موایەت بابەتی پرۆژەکان چی لێ دێت ئەڵێن چەند ڕۆژێکە کە لە بازاردا گوزەر دەکەم گوێم لە خەڵکە ئەڵێ کاگرەبوار دەستی بەو جادەیە کرد تاو نەکرا بەخوا هەرگیز تاو ناکرێ ئایا پرۆژەکان ئەوەی کە لە پلاندا ڕاگەندراوە ئەوانش دەچێتە بواری جێبەجێکردنەوە بەردەوامی پێدەدرێت بەتاکید ئەمە عقد کراوە و کۆمپانیا هاتووە بەڵێن دەر ئیمزای کردووە و محافظەش ئیمزای کردووە ئەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئیشی لەسەرەکەن ئێمە کێشەمان ئەوە نیە ڕانەگیراوە کێشەمان پارەیە خۆتانزانن نییە پارە نیە بابەتەکە ئەوە نییە کە پۆستە ئیدارێکە گۆڕانکاری بەسەردا هاتووە ئێمە کێشەکە لەوێ کە بودجە نهاتووە بودجە بێت ئەچێتە بواری جێبەجێکردنەوە هەمووی ینی پارەی خەڵکە سلفەیە وەرەقەی هەمووی لە من دەستی محافظە ئێتر ئەو محافظە کورد بێ عارەبی یاخود تورکمان بێ جێبەجێکە ئەمە شتێکە کراوە و بەڵێنی لەسەر دراوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە من دڵنیاتانەکەمەوە و هاوڵاتانی دڵنیاکەمەوە کە ئەو پرۆژانە بە زووترین کات تەواوە بێت هەر کاتێ پارە هەر تەواو بێتێتە بواری جێبەجێکردنەوە و برای بەڕێزمان کاکڕێبار خۆشی پەتەکە بچڕێنێ کاک موایەت بابەتێکی ترێ دووبارە بەڕاستی ئەو ژنیگەرانەیە کە لای خەڵکە ئەڵێن ئێمە زانیمان لە دوای ڕفراندۆم و لێکەوتەکانی ڕفراندۆمەوە ئەوە بوو کە پارێزگارێکی بۆ وکالەت هاتە سەر حکم و هەتاکو و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک 6 ساڵ هێنای قسەکە دیسان ئەوەیە ئەڵێن مادام کورد لە پارێزگاری نما ئەوە بە دڵنیاییەوە دوای ئەمەش تورکمان دێ و تورکمانەکەش دوای عەرەب دێ و دیسان ئەڕوا هەتا هەڵبژاردنێکی تر ئەوە بەس ئەوەی 6 ساڵی تر شەڕوە ئایا هیچ ئەمە ئەم قسەیەکی یاساییتیە یاخود ئەمە بەو شێوەیە بێ یاخود بەو شێوەیە نابێت ئەم قسانە وا نابێت من ئەم قسانەمە اتفاقی کراوە لە 2007 و 2008 کە بەڕێز جەنابی خاڵی خۆشبوو مامجلال هاتەم شارە کە دایڕێشت هەر ئەو بەرنامەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە سەتا ئەوەنە بۆ کورد لە سەتا ئەوەنە بۆ عەرەب لە سەتا ئەوەنە بۆ تورکمان و بۆ مەسیح بۆیە تەسەوڕ ناکەم زیاتر زەمەنی دیکتاتۆری بێتە پێشەوە 7 ساڵ یاخود 8 ساڵ بۆ نەتەوە یەک بێت پارێزگاری کەرک بۆ نەتەوەی بەیان نەتەوە یەک حکمی ئەم شارە بکە ئەمە ئیتفاقی لەسەر کراوە من دڵنیا هاوڵاتیانش دڵنیاکەمەوە کە درێژە ناکێشێت چی ئەم پۆستە لە لای برادرانی تورکمان بێ یاخود لە لای برادرانی عەرەب بێ تەوافق بە تەوافق کراوە و من تاکیدشم ئەگەڕێنەوە جارە دوای ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆری نەماوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە بە سیاسەتە ترەوە دێنێ پێشەوە و هەڵبژاردننیش ئەنجامە دێن و بە قووەتێکی زیاتر و باشتریش دێنێ پێشەوە ئەو کاتە تاکیدم محافظ وەرەگرینەوە زۆر باشتریش داوای مژدانت کرد کاک موایەت خەڵکی شاری کەرکووک ئەبێت تۆزێک حەقیان بینە چونکە پێشتر ئەزمونێکی تریان سەبارەت بۆ بابەتە دیوە کە کورسەکە لە لای کێ بووە تەنها ڕووی لە کەسوکار و گەڕەکی خۆی بووە چی سەبارەت بە ماف و یەکسانی هاوڵاتیان لە شاری کەرکووکە بەبێ جیاوازی لە ئایدیا نەتەوە ئایندا ئایا ئێوە بەڕاستی لەسەر و بیر و باوەڕە کار دەکەن لە دانیشتەکانی ئەنجومەندا دەنگتان لەسەر ئەوە کۆکە بێگومان ئێمە لە ناو بینایی پارێزگای کەرکووک ئێمە برادرانی عەرەب تورکمان کورد لەوێ بەیەکەوەی دانیشتوین و ڕاستە قساکەین و مناقەشەکەین بەڵام لە عینە کاتشە هەدەفەکەمان هەدەفی خزمەتکردنە هەدەفی کەرکووکە ئیتر ئەوانش حەقی خۆیانە بتوانن دیفاع لە خۆیان بکەن ئێمەش بە هەمان شێوە هەر کەس بۆ خۆی ڕای کێشێت گرنگەوەیە تۆ یەک دەستبی یەک دەنگبی بتوانی زۆری نەبیت پرۆژەیەک یاخود پۆستێک هاتە پێشەوە بۆ خۆت ڕاکێشی بقۆزیتەوە زیاتر خزمەتی شوێنەکەی خۆتی پێ بکەین ئێمە لە ناو بینایی پارێزگای کەرکووک زۆرینە ئێمەین باشە ڕاستە لایەنی ترمان هەیە لەگەڵمان جووت نەبوونە بەداخەوە هەر ئەوەش بوو کە
وان لێمان کرد ئێمە بچین ئەو ڕێگای تەوافق و ڕێگای ئیتفاقی بگرن لەبەر ئەگەر لایەنەکەی تر بات نایەتە پێشەوە دوو کورسی بوون کەم نەبوون ئەمانتوانی زیاد ئێستا بەتەمانی هەبێنە پێشەکە گوێت تا ئێستا نهاتون هەتا ئێسش تا ئێستا نهاتون بەداخەوە دوو ڕۆژکە دانیشت نەکرێ ئێستا پێنجمان هەیە ئەوانش دوان بۆ نابێتە حەوت زۆر باشتر نابێت بەداخەوە دیارە نازانم تا ئێستا نەهاتوون ئەگەر ئەوان بات نایەتە پێشەوە ئێمە پەنامان نابێت بۆ ئیتفاقی و بۆ لەگەڵ لایەنی ترە دانیشین بەڵام کەسش نازانێت خێر بە چیەوەیە لەوانەیە شتێکی باش بێ بۆ شەقامی کەرکووک باش بێت تورکمانیش لەم شارە هەن بە ئێمە واقع بین عەرەبیشی لێیە و مەسیح و کلد و ئاشووشی لێیە و کوردچی لێیە بەڵام زۆرینە ئێمەین کوردین ئێمە ئەوەشمان لەبین نەچێ خاکەکەشمان ناسنامەی کوردستانیە کاتە ڕێبین دەستی تەورەکەداری خۆمانە بۆیە ئەو کێشەیە دروست نەموت دەیەکەمە باسمان کرد کاک مایە سەبارەت بەو پۆستە ئیداریانەی کە یەکێتی نیشتمانی کوردستان وەریگرتووە بۆ سەرۆکی پۆلیسی شاری کەرکووکە قایمقامی ناوەندە قایمقامی داقووقە ڕاوێژکارەکانە و پرسی سەرۆکی ئەنجومەنش پێم وایە دوای ئەوەی کە کاتی برایانی تورکمان تەواوی عەرەب بگیری ئەو کاتی دەنا پێ دوایە ئەمەندە پۆستە بەس بوو یاخود بۆەوەندە پۆستە ئەتواندرێ کە لەسەر مافەڕەوەکانی خۆمان بەردەوام بین ئێمە کە ئەمە اتفاقیەمان کرد وەکو باسم کرد بەڕێز خاڵی خۆش مام جەلال کە ئەم ڕێژەی دانا لە 133 بۆ ئێمە بۆ عەرەب و بۆ تورکمان و بۆەوە بەڵام اتفاقەکە ئێمە بیدایە برادرانی عەرەب و تورکمان ویستیان لە خوارەوە دەستی پێ بکەن لەسەرەوە دەستی پێ بکەن ببورن لەسەرەوە لە بەرێم و کاتە دەسەڵاتمان زیاتر بوو هەچی مدیر دایرەوانێ بەدەستمانەوە بوو بەڵام ئێمە ڕەفزمان گوتمان با لە خوارەوە دەستی پێ بکەن ئێستاش ئێمە هاتین سەر قسەی ئەوان وا لەسەرەوە دەستی پێکەین بزانین لە خوارەوە خۆ ئێمە لە خوارەوە مۆزەفمان کەمە دەبێت ئێمە هەنگاو بۆ بنین بتوانین بچین ناو دایرەکان لە ناو شەریکەی نەوت لە ناو سەحا لە ناو تەربیە لە ناو ئستسما لە ناو زراعە بتوانین ئێمە نفوسی خۆمان زیاد بکەین چی لە دەجێگر یاخود لە مۆزاف لە ڕێز قسمەکان لەمانە ئەمە زۆر گرنگە ئێمە دەبێت لەمە دو هەنگاو بۆ بنین کە لە دایرەکان لە دام و دەستگاکان کارمەندی خۆمان زیاد بکەین بەخۆشحاڵیەوە سپاس بە ئەو هەوڵانە ڕێبین من و تۆ لە بەرنامەیەکی تردا و کاتە لە پرۆگرامی بەیانی باش بووین لەگەڵ کاک موایەدی بەڕێزدا و کاتە بەربژێر بوو پرۆگرامێکی باشمان کرد پامێکی گرنگی بە هاوڵاتیاندا کە متمانەی ئەوان ئەندەگەیەنتە شوێنی مەبەستە ئەم لە شوێنی خۆیەوە خزمەتێکی باش و یەکلایەنە دەکات کاک موعەد ئێستا پەیامی تۆ باوەرگرین وەکو ڕاوێژکار لە پارێزگای کەرکووک چۆن دووبارە چەسپاندنی متمانە و دڵنیایی بۆ خەڵک ئەگێڕیتەوە و دووبارە ئیچەسپێنیتەوە بۆیان من دڵنیانەکەم و کە ئێمە لە ناو بینای پارێزگای کەرکووکین داخۆکی کاری سەرسەختی مافەکانیان نەبین و هەر کێشە و گیر و گرفتێکە بێت لە ناو شاری کەرکووک چی لە گەڕەکە کوردیەکان یاخود لە گەڕەکانی تریش بیگەین پارێزگار و بتوانین ڕێگە چارەسەر بدۆزینەوە چارەسەرێکی حەکیمانە بۆ ئەوەی تەشەنە نەکە یاخود هەر کێشێک دروست بێت ئێمە بتوانین لەگەڵ سەرجەم پێکاتەکان زۆر بە جوانی و بە وردی چارەسەریکەین بۆیە من شەقامی کوردی شەقامی خۆمان ئاگدارەکەمەوە کە ئێمە لە ناو بینایی پارێزگای کەرکووکین یەک دەسین یەک دەنگین یەک ڕەنگین و برای بەڕێزمان کاکڕێبوارش لەوەیە هەمومان بەیەکەوە لەوێ ئێمە داخۆکی کاری سەرسەختی مافەکانیان نەبین لە ناو شاری کەرکووک هەر بژین کاک زۆر سپاس بۆ تۆ لە کۆتایی شتێکت ماوە پەیامی کۆتاییت هەیە بێڵەی بۆی هاوڵاتیان ژیان لێ بفەرموو وەڵام من سپاسی ئێوەکەم کاتەم بەخشی و سپاسی هاوڵاتیانەکەم کە توانیان بینەرمان بن و هیچ وام نییە و تەنها ئەوەنە ئەڵێم ئێمە لە ناو شاری کەرکووک دەبێت وای بپارێزین برایەتی بپارێزین بە تایبەتی ئێمە وکوێکێتی نیشتمانی کوردستان هەمیشە باوەڕمان بە سیاسەتە چاپکە گوڵەکەی مام جەلال بووە بتوانین تەبای لە ناو سەرجەم پێکاتەکان بینە ڕێوەوە بتوانین زیاتر خزمەتی کەرکووک و کەرکووکەکان بکەین بابزانم کاک موعەد
هاوڕێنمان لەسەرەوە پرسەرێکیان لە بەڕێزیڵن مادام ئەوە بۆ کاتای تەرخان کردەوە بۆ ئێمە دەڵێن لە شاری کەرکووک ئەو ماوەی کە پارێزگارەکەمان کورد بوو کورد مجۆڵێکی چالاکی باشیە بوو لە بابەتە هونەرەکاندا لە بابەتە شانۆیەکاندا لە چالاکیەکان بەگشتی لە شاری کەرکووکدا جاڵەن ترسی ئەومان بۆ دروستەوە بە تایبەتی هونەرمەندان کە ئیتر لە سوقاشمان بگیرێتەوە لەوەی کە بتوانین چالاکی بکەین چالاکی ئەنجام دەین پارێزگار مۆڵەتمانەیە ئایان بابەتە تا چەند ڕاستە تا چەند دروست کراوە نا ئێمە باسم کرد ئێمە ئیتفاقی وا کراوە کە پارێزگار ئیشی خۆی بکات و دوو جێگری هەیە جێگرێکی کاکڕێبار و جێگرێکی عەرەبە ئیتر سەلاحێتی تەواویان هەیە هەردوو جێگرەکە بتوانن کە هەر لە ڕێگەی جێگرەکانەوە ئێمە وەکو جاران موافقە وەرگین یاخود ڕێنمایی وەرگین و ئیشەکان ئیشەکانەوە خۆی ئەچێ بەڕێ و بگرە باشتریش ئێمە کاکڕێبار کە پارێزگاری کەرکووک بوو نەیەتوانی وەکو پێویست ئەوە بکات لەسەر نەتەوە و لەسەر کورد و لەسەر یەکێتی بەڵام ئێستا لە بەروی جێگرا من تاکیدم زیاتر زەختەکە زیاتر بە زەقی دیفاع لە نەتەوەی خۆیەکە و دیفاع لە کەرکووک و کەرکووکەکانەکە دەست خۆش سپاس بۆ ئەندازیار تەڵەن قوتابی دکتۆراشە کاک مۆیەت بەس جارێ خۆی وتی بنووسن ئەندازیار کەی بوومە دکتۆرا مێنە ئەو کای بنووسن دکتۆر سپاس بۆ ئەندازیار مۆیەت خازی ڕاوشکاری پارێزگاری کەرکووک ئەمڕۆ لەگەڵمان بوو وەڵامی کۆمەڵێک پرسیاری داینەوە و دڵنیاییشی داینەوە دووبارە سپاس بۆ تۆ ناوڕێکی کورد وەرەگرین دووبارە گەڕێنەوە وڵاتان باسی پرسێکی گرنگترەکەین لەگەڵتان فەرموو لە ڕاستیە هیچ گومانیتیان نییە کە ئەم مناڵە دنیای دڵخۆشی هێناوەتە ناو خێزانەکەمانەوە بۆیە خۆحافیزی بکەین و بڕۆینەوە بۆ ماڵەوە باش نییە ئیتر ئەوە بمێنینەوە خۆزگە فیتی بیتوانێت ئامادەکاری بکات بۆ بۆنەی ماڵگەرمکردنەکە زۆر داوای لێبور نەکەم ئەم ڕۆژ بۆی ئەوە دواکەوتی نەمە زۆرتان مەڵا هەر ئەوان کەی گەیشتن دەسەگر بەگلەی زۆر گوناحی تا ئێستا نەوتوانیەوە بگەڕێیت ئەو تەمەنی ئەوەی هەیە بچێ بۆ گەڕان وانە؟ گوێ بگرە پراتیک هەرچەنە نەمتوانم بچم بۆ مۆمبای بەڵام بەرهەمهێنەرەکە چانسێکی تری یامێ من ویستم من پرسیارە لە تۆ بکەم بڵێمەوە تۆ چیەکەی؟ ئەمە شتێکی زۆر خراپە کەچی ئێستا پێم مەڵێن ئانش بەجێ بێڵەو بڕۆم لێرە گیانەکە دایکە جارێک گوێ لە من بگرە ئەبێ ڕازی بم چونکە ئێوە لەبەر من پەیوەندی خۆتان لەگەڵ کوڕەکەتان ئاپشڕان